سەربازی ونی ئەم جارە چیرۆکی کۆمەڵێک ڕاهێنەر دەگێڕێتەوە کە بەشێکیان سەرڕای ئەزموونێکی تاڵ لەگەڵەو منداڵانەی بەهۆی توشبوو بە نەخۆشی ئۆتیزم ئەوان بەڵێنیانداوە هەموو ئەو منداڵانەی کە خاوەن پێداویستی تایبەت و توشبووی ئەم نەخۆشیان چارەسەریان بکەن و لە ئامێزیان بگرن. ئەو منداڵانە لە ژیانێکی سەخت و پڕمەینەتیدا دەژین. بۆیە ئەو مرۆڤە خۆبەخشانەش وەک خێزان و دایکی ڕاستەقینی ئەو منداڵانە سۆزیان پێدەبەخشن با ڕاهێنان و وانەی تایبەت دایانەوێت بیان گەڕێنەوە نێو کۆمەلگا. سنتەرەکەمان سنتەری ئۆتیزمی سلێمانی لە ساڵی 2009 دامەزراوە. لە ساڵی 2019 هاتووینەتە ئەم بینایەوە لە کارێزەوەشک. سنتەرەکەمان سەر بە بەڕێوەبەرایەتی چاودێری کەمەندامانە کە سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی چاودێری گەشەپێدانی کۆمەڵایەتیە لە سلێمانیە. ئەتوانم بڵێم تاکە سنتەرە کە بەم شێوازە لە خزمەتی مناڵ و ڕاهێنانی مناڵە و خزمەتکردنی بە چینێکی خاوەن پێداویستی تایبەت لە کۆمەڵگەیە. لەم ستافەی ئێمەیە ژمارەی مناڵانی سوودمەند 82 مناڵە بە 2 ستاف دەوامەکەن. بەیانیان لە سەعات 8:30 دەوامان دەست پێ ئەکات تا 3:30 و ستافی بەیانیمان پێکاتوە لە 52 مناڵ سوودمەند نیوەڕۆمان 31 سوودمەند. بەڕاستی سنتەری ئۆتیزم لە ڕۆژی دامەزراندنیەوە هەموو ئەو کەسێک کە لێرە ئیشی کردو لە باخەوان و کارگوزارە و هەتاکو و بەڕێوەبەرەکەی من هەمویان بە سەربازی وندا ئەنێم، چونکە هەمویان ماندون کارکردن لەگەڵ مناڵی خاوەن پێداویستی تایبەتی بە تایبەتی ئۆتیزم کارێکی ئاسان نییە، کارێکی قورسە. بەڕاستی من دەستخۆشی لە هەمویان ئەەکەم، سپاسی یەکە بە یەکەیان ئەەکەم کە بە دڵسۆزی لێرا کارەکەن. سەربازی ون لە ئاڵقەی ئەم جارەی دەچێتە شاری سلێمانی. لەو شارە باز لە ڕۆڵوەرکی ڕاهێنەرانی سنتەری ئۆتیزم دەکەین کە لەو شارە سەدان منداڵی توشبووی ئۆتیزم بەدەست ئازاری ئەو حاڵەتە دەناڵێنن. ئۆتیزم وەک دەردێک هێدی ژیان لەو منداڵانە بەرتەسک دەکات و لە کۆمەلگا دایان دەبڕێنێت. ئەو مامۆستا و توێژەرانەش وەک ئەرکێکی مرۆڤانە خزمەت بە منداڵانی خاوەن پێداویستی تایبەت و خانەوادەی منداڵانی ئۆتیزم دەکەن و ئێش و ئازاری ئەم منداڵانە لە ئامێز دەگرن. لەم سنتەرە کارەکەم وەکو ڕاهێنەرێک لە ئێمە دوو شەفت داوام ئەکەین، لە سەعات 8 بۆ 4 داوام ئەکەین. شەفتی بەیانیانمان مناڵەکان لە 8 بۆ 12 و لە شەفتی دوانەوە 12 بۆ 4. من ئەو مناڵانەی کێن بۆ لای ئێمە کاریان لەگەڵ ئەکەین، سەرەتا کار لەگەڵ ئاستی مناڵەکە ئەکەین، چه ئاستێکە ئەو مناڵە بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بە شێوەیە کار لەگەڵ مناڵەکان تا بەرەو پێشی برین و بخێنەوە ناو کۆمەڵگا و ئەرکێک کەمترکەینەوە لەگەڵ لە لای دایک و باوکەکان کە ئەرکێکی زۆریان لەسەر دایک و باوکان بۆ ئەوەی مناڵەکانیان ڕاهێنانیان پێ بکرێت و بەرەو باشتر بڕۆن تاوکو بچێتەوە ناو کۆمەڵگا و ئەو ئەرکەی ئەوانیش کەمتر بێتەوانێ. ئێمە سەرەتا لەگەڵ مناڵەکانە لەگەڵ ئاستەکە کار ئەەکەین، ئاستێکی باشتری هەبێت لەو ئاستەوە دەست پێەکەین. سەرەتا ئێمە فێری دانیشتنیانەکەین چۆن دابنیشن، دوای ئەوە تەرکیزی چاو و دەست کە تەرکیزی چای لەگەڵ دەستیاب بێت، لەگەڵ کارکردنی دەستیاب بێت هەتا وەکو بەرەو باشتر بڕوات. بەپێی مەرحەلەکان ئێمە کار ئەەکەین و بەپێی ئاستی مناڵەکانیش کار ئەەکەین هەتا وەکو ئێمە چەند ئیش بکەین. ئەگەر دایک و باوکەکان لەگەڵ ئێمە بە هەمان شێوەی ئێمە لە ماڵەوە کار لەگەڵ مناڵەکانیان نەکەن، ئەو کاتە بەرەو پێشچوون لە مناڵەکانە بەدی ناکرێت بە هیچ شێوەیەک. بەڵام ئەگەر ئەوانی ژۆکو ئێمە هاوکار بن لەگەڵ ئێمە و کار لەگەڵ مناڵەکانی خۆیانە بکەن، ئەو کاتە مناڵەکانیان بە دڵنیاییەوە کە بەرەو باشتر ئەوڕۆن ئەچنەوە ناو کۆمەڵگا، یعنی بارودۆخێکی ئاساییتریان ئەبێتەوە لە چاو پێشوە.
بەڕاستی ئێوە توانیوتانە سەربازی ون بدۆزنەوە کە لەم سنتەرەی ئێمەیە. ئێمە کاتێک کە یەنە سنتەری ئۆتیزم مناڵەکان ئەبینن ڕاستی ئەم مناڵانە لەو مناڵانن کە زیاتر لە هەموو مناڵێکی خاوەن پێداویستی تایبەت پێویستی بە ماندوو بوونە. تەنانەت خێزانەکانیان کە یەنە ئێرە بە معاناتێکی زۆرەوە لە بار و دۆخێکی زۆر ئاڵۆزەوانێ مناڵەکانیان خواخواانە سەعاتی دەوام دەست پێکردن بێ مناڵەکانە هێن ئەو 2-3 سەعاتە کە لای ئێمە ئەبێ زۆر بە پەرۆشەوانێ لە دەرگای دەرەوە لە ڕاهێنەرەکان بڕۆیکی خۆشەوانێ ئیسیقبالیانەکەن و ئایان هێنینە ژوورەکانیان. ئەم مناڵانە وابەستە بوون خۆی بەپێی زانست مناڵانە کەم پەیوەندین کەم نوتقن. سەرەتا سپاسی ئەم سنتەرە کەم ئەم سنتەرە بەڕاستی هەوڵێکی زۆر و جوهد و ماندووبوونێشانەیە لەگەڵ ئەم مناڵانە. ئێمەش وەکو خۆمان بەڕاستی مەعانات و کێشەیەکی زۆرمانەیە لەگەڵ ئەم مناڵانە. هەر هەمومان بووین بە زەحیە و باجین لەبەر قاتی مناڵی ئۆتیزم. بەس بەڵام ئێمە جەرگمانن مەجبورین چارمان نییە بەس بەڵام داوا لەو لایەن و کەس و هەوڵانە ئەگەین هەوڵێکمان لەگەڵا بن و ئەوڕێکمان لێ بدەنە. من وەکو خۆم ێستا ڕۆژانە ئیشەکەم لەبەر قاتی و مناڵە ڕۆژی بە 10,000 بەس لەبەرەوەی هاتوچۆی ئەم سەنتەرەی پێ بکەم. لەبەرەوەی بەڕاستی 6 سەرخێزانم ێستا من لەبەر قاتی مناڵەکەم باجێکی زۆرم داوە بردوومەتە دەرەوە هاوکاریم کردووە ینی بردوومەتە ئەوروپا بردوومەتە ئێران ینی کەسێک ئاوری لێ نەداوینێتەوە هەتا ئێستا. مەترسی دارترین ڕەفتاریان ئەوەیە کە هەست بە ترس و ئازار ناکەن ئەمەش کاریگەری خراپی لەسەر ژیانیان دەبێت. زۆر جار دەست بۆ ئاگریان شتی مەترسیدار دەبن بێ ئەوەی هەست بە ئازار و مەترسی ئەو شتە بکەن بۆیە چاودێری زۆریان پێویستە. ئیشکردن و تەعاملکردن لەگەڵ مناڵی ئۆتیزما بەڕاستی زۆر قورسە لە هەموو خاوەن پێداویستە تایبەتەکان قورسترە و ئەرکێکە بەڕاستی ئەبێ جهدی بۆ بکەی ئەبێ خۆت ئامادە بکەی ئەبێ بتوانی و ئەبێ حەزی لێ بێ ئەگینا بەڕاستی ناتوانانی و ئێمە وەکو توێژەر پەیوەندیەکی ڕاستە و خۆمان لەگەڵ دایک و باوکەکانە هەیە کە لە کاتی حاڵەتی ئەو مناڵە ڕۆژانە پەیوەندیان پێواکەین کە حاڵەتەکە نەخوازراو بێ مەسەرەن نەخۆش بێ یان نەخۆشیەکی هەبێ یان هەر شتێکی هەبێ یان کێشەیەکی هەبێ لە هەڵسوکەوتە جیاواز بێ ئێمە پەیوەندی بە دایک و باوکەکانەوە ئەکەین و پەیوەندێکی ڕاستە خۆمان لەگەڵا هەیە. ئەبێ ئێمە درک بەوانە بکەین هەست بەوانە بکەین کە ئەو مناڵە ئەو ڕۆژە چۆنە مناڵ بە مناڵ ئەبێ ئێمە ئاگاداری بین ڕۆژانە بۆ خۆم چەند جارێک وەکو توێژەری پێشتریشی باسی کرد سروەخان ئێمە بە بەردەوامی ئەوە نیە تەنها بتوانین وەکو توێژەری لەوانەیە زۆر شوێنیکە بچین لە ژوورەکانە دانیشین نەخێر ئێمە بە بەردەوامی هەموو ئەرکەکە لەسەر توێژەرەکانە بەڕاستی چکە مەسئولیاتی هەر مناڵێک لێرە مەسئولیاتی ئێمە یەکەمین وەکو بەرپرسین لێرە کە ئەوە ڕوونەیە ئیشەڵڵا. ئەوانە لاوازن لە داواکاری هەر شتێکە بیانەوێت بەڵکو زیاتر لە ڕێگەی ئاماژە داواکاری دەکەن. هەموو زەحمەتێ لەلایەن ئەو ڕاهێنەرانە وەک بەرپرسیارەتی و ئەرکێک لە ئەستۆیان گرتووە. ئیشەکەی من ئەوەیە کاتە مناڵەکان وەرەگرین سەرەتا بەرنامەیەکیان بۆ دایان ڕاهێنانیان پێ ئەکەین بۆی بزانین ئاستی مناڵەکە و تواناکەی لەوەیە کە ژمارەکان و ڕەنگەکان ئەوانەی فێر بکریان جارە تەنها شتە سەرەتایەکانی پێ بڵین وەکو شێوازی دانیشتن جل لە بەرکردن چوونە تەوالێت چکە ڕاستی هەنێ مناڵ هەیە تەمەنێکی زۆر گەوری هەیە هێشتا ئەوانە ناتوانێت بکە. منۆکو خۆم کارەکەم لێرە ئەوەیە مناڵەکە نوتقی باشە ئەتوانم ڕاهێنانیەوەی پێ بکەین کە وردە و ژمارەکان فێر بێ قسە بکات وەکو شەیدایە بابە ئەوانە فێر بێ. ئاستەکان جیاواز لە ئۆتیزما هەیە زۆر توندە ئەوانەی پێناکەین هەیە ئاساییە ئەتوانێت هەروکو مناڵێکی ئاسایی ڕاهێنانیان پێ بکەین ڕۆژانە. هەندێک جار خۆگرتن و هۆگربوونیان بۆ شتێک بە شێوەیەکی نائاساییە کە واز ناهێنن وا بە ئاسانایی تاویستی خۆیان نەبێت ئەمەش دایکیان خێزانەکەی گیرۆدەی خۆی دەکات. ئێمە ژووری هەستەوەریمانە ئەم ژووری هەستەوەریە تەمان گڵۆپەکان هەمی ئەکوژێنرێتەوە گڵۆپی ملەوەن لە شکڵی دائیری بە حرەکەیەکی دائیمی ئەسوڕێتەوە بۆ ئینتیباکردنی مناڵەکان بە چواردەوری بۆ ئەوەی هەستێ بکەن کە ئەمە سوڕانەوەیکی تایە ڕووناکی ئەبینێ لە هەر شوێنێکەوە هەروەها فێری ئەوانەکەن لە هەستەوەریە کە ئەمە زبرایە ئەمە بە کەرەسەی تایبەت
کە ئەمە بۆ دەستی لێبن بە لەمس بزانن کە ئەمە زبرێکی تیا یاخود ئەمە نەرمە و هەروەها فێری هەستەکانی بۆنکردن و تامکردنیان ئەەکەن. هەموو ڕۆژدەم سنتەرە لەلایەن ئەو ڕاهێنەر و مامۆستایانام توێژە ناسک و هەستیارە لا مێزدەگرن و ناز و حەز و ئازاریان لە ئەستۆ دەگرن تا بتوانن ئەو برینەی ژیانیانی لێچاڵ کردووە ساڕێژی بکەن. ئۆتیزم هەیەکێکە لە حاڵەتەکانی تێکچوونی گەشەی گشتی مێشک کە بە ئاڵۆسترین و بە قورسترین حاڵەتەکانی دواکەوتنی مێشکدانڕێت کە کارەکاتە سەر کار و فەرمان و چالاکیەکانی مێشک و لە 3 ساڵی یەکەمی تەمەنی مناڵە نیشانەکانی دەرئەکەوێت لەلایەنی کۆمەڵایەتی و لایەنی ئاخاوتن یاخود قسەکردن و بەکارهێنانی زمان لە پەیوەندی کۆمەڵایەتەکان و لەلایەن هەڵسوکەوت و یاریکردن و خەیاڵ لە یاریکردنا نیشانەکانی دەرئەکەوێت بە تایبەت لە 3 ساڵی یەکەمە و بە تایبەتریش لە دوای 8 مانگەوە چونکە لە دوای 8 مانگ مناڵ توانای قسەکردنی هەیە توانای پەیوەندی کۆمەڵایەتی هەیە بەڵام ئەم مناڵانە ڕەنگە توانایان نەبێ ئەگە تواناشیان هەبێت توانەکانیان سنووردارە بێ و ناتوانوەکو مناڵێکی ئاسایی بەکاری بێنن واتە بە بەراوردکردن بە هاوتەمەنەکانی خۆیان دواکەوتنیان هەیە لە ئەم لایەنانە. زەحمەتی ئەم مناڵانە لەوایە کە ناتوانن پەیوەندی دروستکەن پەیوەندی کۆمەڵایەتەکانیان سنووردارە ئەو پەیوەندی کۆمەڵایەتی کە ئیکەن مەبەستێکیان هەیە دوای تەواوبوونی مەبەستەکە یاخود دوای تەواوبوونی ئەو ئامانجی کە خۆیان ئەیانە کۆپەیوەندیەکان کۆتایی دێت زمان ناتوانن زمان بەکاربێنن ئەگەر زمان بەکاربێنن وەخت توانای قسەکردنیان هەبێت سنووردانە قسەکردنیان ئەو سنوورداریە وایان لێکات کە وشەکانیان دیاری کراوە بێت ناتوانێت ئەگەر تەنانەت توانای قسەکردنی هەبێ ڕەنگە هەندێکیان قسەکردنەکەیان دووبارەکردنەوە بێت لە ڕناوەکانە کێشیان هەیە کە ناتوانن ڕناوەکان وەکو خۆیان بەکاربێنن درەنگتی ئەگەن لە شتەکانە لە ئێستا زانست گەشتۆتەوەی کە کێشەی ئەمان لەوایە کە ئەو زانیاریانە کە لە ڕێ هەستەکانەوە ئەگەر بەم مناڵانە زانیاریەکان ناتەواوەگەن یاخود پشڕەگەن یاخود هەر ناگەن بۆیە ئەمان کاردانەوەیان یاخود وەڵامدانەوەیان بۆ ئەو زانیاریانە دواکەوێت یاخود هەر نابێت یاخود پشڕە بێت خۆی لە ڕاستیە بۆیە ئەوترێت ئاڵۆسترین حاڵەتە لەبەرەوەی لە ڕووی قسەکردنەوە لە ڕووی پەیوەندی و لە ڕووی هەموو لایەنەکانەوە ئەمە ناتوانێت مناڵێکی ئاسایی لەگەڵ ئەو مامۆستایە خۆ لەگەڵ ئەو ڕاهێنەرە پەیوەندی دروستکەن کە تۆ کاتێک لەگەڵ مناڵەکە مامەڵاکە گەلێت و مناڵەکە ناتوانێت پەیوەندیت لەگەڵا دروستکات تۆ ئاستەنگت تووشە بێت ئێمە لێرە گرفتەکە لەوایە جاری وایە مامۆستاکرد لە ڕووی دەرونیەوە ئەڕوخێت لەبەرەوەی تۆ ئیشکردن لەگەڵ مناڵێکە لە ماوەیەکی دیاریکراوە کۆمەڵی ئەنجامت دەستەکەوێت بەڵام لەگەڵ مناڵێکی ئۆتیزمان ڕەنگە بە ساڵ و بە 6 مانگ و بە چەندین کات نەتیجە دەست نەکەوێت ئەمەوە ئەکا جاری وایە بێئومێد بیت لە ئەنجامەکان بەڵام بێگومان کارکردنیش لە مەجاالە جگەلەوەی چێژێکی تایبەتی خۆی هەیە و توانایەکی ئەوێت و حەز و ئارەزوی بەڵام ئەوەیە کە کارکردن چی خێزان و چی مامۆستاکان هەوڵدان هەبێت بێگومان ئەنجامی باش دەست دەرئەکەوێت بەڵام بە پێی ڕێژەی مناڵەکان و بە پێی ئاستی مناڵەکان گۆڕانکاری بەسەر دێت. دووەج بە مناڵە بینین ڕاهێنان بە مناڵانی ئۆتیزمەکەن لە ڕووی پەروەردە و فێرکردنەوە ئەوەی کە بۆی ئێمە گرینگە کە چەندێک زەحمەتە یعنی هاوکارێکی خێزانەکان کەین بەڕاستی ئەرکێکی قورس لەسەر خێزانەکانە بە هەمان شێوە لەسەر ئێمەش بەدەر لەوەی کە خێزان ئەرکی قورسایی لەسرە ئێمە لێرە تاواکەری خێزانەکانی بۆی فێری پەروەردە و ڕاهێنانیان کەین فێری پەیوەندی کۆمەڵایەتیان کەین چونکە ئەم مناڵانە نابێت لێرەش تەنانەت بۆ سانیەکیش پشتگوێیان بخەیت لەبەرەوەی ئەرکێکی زۆر کورسە هەم بۆ دایک و باوک هەم بۆ ئێمە لێرە لەگەڵ دایک و باوکی خێزان تاواکەری یەکترین فێری ڕەنگەکانیانەکەین فێری ژمارانەکەین فێری پیتەکانیانەکەین فێری پەیوەندی کۆمەڵایەتیانەکەین فێری نیزامی وایانکەن کە خۆیان قەمسەڵە لەبەرکەن قەمسەڵە دانن جامپایان هەڵگرن خۆیان پێڵاو لە پێکەن ئەمانش کە بەڕاستی بۆ مناڵێکی کە خاوەن پێداویستی نیە تا ڕاهێنانی پێیەکەی قورسە ئەنجا چ بگا بە مناڵێکە خاوەن پێداویستی تایبەتە یەکێک لەوانە ئۆتیزم کە زۆر ڕاهێنانی زیاتری ئەبێت چەند یعنی زیاد لە 100 جار تۆ ئەم شتە بۆ مناڵە دووبارەکەیتەوە هەتا ئەم مناڵە بە تەواوەتی فێر ئەبێ و بتوانێت خۆی یعنی باش بێت ئەرکێکی سوک بێ بۆ خێزانەکەی ئەو مناڵی لای منە نوتقی نییە بەڵام بەپی
ڕاهێنانی خۆم و ماڵەوەیان توانیمانە بیگەینە ئاستێکی باش بتوانێت لە ئێستا ژمارە بنووسێ بەبێ قسەکردن ئیشەڵا لە کاتێکی گونجاوە لە کاتێکی باشترە بە بەردەوامی بتوانین لەگەڵ ژووری نوتقا بیوەرە پێشی بین بۆی بتوانێت چەند وشەیەکیش دەر ببڕێ بۆ ئێمە ئاسانکاریە بە هاوکاری ماڵەوە بەڕاستیم ئێشەی ئێمە قورسە پێویستی بە تەرجیعێکی باشە لە پشتمان بێ بۆی بتوانین برەو زیاتر بین بە مناڵەکان و بیانگەینە ئاستێکی باشتر کە مناڵە وەرەگرم دووسێ ڕۆژ لە ژوورەکەی خۆمە چاودێریەکەم تا ئەیکەم بە هاوڕێی خۆم بۆی کە بتوانم لەگەڵی دابنیشم ئیشێکی جوانی لەگەڵاکەم پاشان لەگە دایک و باوکی دانیشم چەند معلوماتێکی لێ وەرەگرم لەسەر مناڵەکە بزانم ئاسی مناڵەکە چۆنە نانخواردنی چۆنە تەوالێتی چۆنە پێویستیمان بەم زانیاریانە هەیە کە لەگەڵ خێزانەکانە دابنیشین هەمومان وەکو ستافێک کارەکەین بۆ بەرەو پێشوونی ئەو مناڵانی لێرەکە تووشی حاڵەتی ئۆتیزم بوون هەر یەکێکیان لێرەکە ئیشی لەگەڵاکەین بۆ گەڕانەوەی بۆ ناو کۆمەڵگە و باشتربوونی وەزعی بەرەو پێشوونی هەندێک منداڵ هەیە ڕاستی ئەم بابەتی ئۆتیزم هەنێ مناڵ هەیە کە ڕێژەی ئۆتیزمیان تێدا قورسترەکانەکە هەنێکیان هەیە بە ناڕەحەت دانیشێن یان هەنێکیان هەیە بە ناڕەحەت ئیشیان لەگەڵا دەکرێت یا هەنێکیان هەیە بە ناڕەحەت مامەڵەیان لەگەڵا دەکرێت ناڕەحەتی لە هەموو لایەنەکانەوە باڵە کێشە بەسەر ئەو چۆنێتی و ئیشکردنە لەگەڵ ئەو مناڵەیە وەکو وتم هەنێکیان هەیە کە بە ناڕەحەت دانیشێنرێن هەنێکیان هەیە نایانەوێت ئیشکەن و توندوتیژیان زۆرە بەرامبەر بە ڕاهێنەرەکانی ئەم سەنتەرانە و بەگشتی ئیشەکانی توێژەر دەوانەیە لە چەند خاڵ و لە چەندی ڕێکا ئێستا کۆ بێتەوە بەڵام بەڕاستی ئیشی توێژەر وەکو ئیشی ڕاهێنەرەکان لە سنتەری ئۆتیزم ئاسان نییە وەکو ئیشی توێژەرێک نییە لە بەشێکی ترا ئۆتیزم بەگشتی خۆی کارکردن لەگەڵی ئاسان نییە بەڕاستی ئیشی توێژەریش بە هەمان شێوە چونکە ئێمە کۆنتاکتی مباشرمانەیە لەگەڵ خێزانەکانە کە ئەزانین خێزانەکان چەند ئەرکومان دووبوونیان لەسەرە چەند حاڵەتی نەفسیان بەڕاستی هیلاکە سترێسێکی زۆریان لەسەرە. ئۆتیزم بریتە لە تێکچوونی گەشەی مێشک و ئاڵۆزبوونی دەمارەکانی مێشک لە 3 ساڵی یەکەمی تەمەنی منداڵ ئەمەش کار دەکاتە سەر فەرمانەکانی مێشک و کەمی گەشەیان و دەبێتە هۆی لاوازی پەیوەندی کۆمەڵایەتی و تێکچوونی ڕەفتاریان و درەنگ کاردانەوەیان بەرامبەر شتەکان و کەسەکانی دەوروبەریان. ئەتوانم بڵێم دڵسۆزی و وەفا و ئەمەکی ئەم ڕاهێنەرانە لە حساب نایە کە لە کاتی باوەشکردنەوەیان بۆ ئەم مناڵانە لە کات ژمێر 8:30 هەتاکو سەعات 3:30 زۆر جار وا پێویستەکە دایک و باوکەکە تەخیرە بەنیا لە شوێنێکی دوورن یا هەنێکیان بە پاس ئەگاتە ئێرە لەبەرباری نەدارەکەی خۆی ناگاتە ئێرە ئەمانە خۆبەخشانە نیو سەعاتی لە دوای دەوامەکەیان ئەمێننەوە تا سەعات 4 لەگەڵ توێژەری دەوامی نیوەڕۆیە بە ئەمەکەوە ئەم مناڵیان تەسلیمەکەنەوانەیە زۆر زیاتر مادوونەناسی ئەم ستافە بەبێ چاوەڕێن لێکراوە بەبێ ئەوەی کاتێک لە کاتەکەیان بکوژن هەر هەمووی وەکو سەعات ئەتوانم بڵێم بە ئەرک و واجبی خۆی هەڵەستێ مناڵانەیان هێناوەتە ئەو ئاستەی کە پێویستە بەڕاستی بەرەو نۆرماڵ بڕواتەوانێ. شوشە بووکە شوشە ئای بژیر کامێرە بە سروشتی ئەم مناڵانە کە مناڵی ئۆتیزمیان پێوترەیە کەم تێکەڵە بن یەکێک لە هەدەفە گرنگەکەی ژووری یاری ئەوەیە تێکەڵکردنی ئەم مناڵانەیە بۆ ئەوەی بیانهێنینەوە ڕانهێنینەوە ناو کۆمەڵگە بە شێوازێکی سروشتیانە ئەم ژووری یاریەش بۆ تەفریقکردن و کەمکردنەوەی ئەو تاقەیی کە هەیەە هەروەها بۆ بەهێزکردنی ماسوولکە بۆ ڕاهێنانەوەی مناڵ جارێکی کە بتوانێت توانای مێشکی و هزری بخاتە کار ئێمە لێرە کە ئەم مناڵانە ئەگرینە خۆمان کولی خێزانێک ئەگەر بێت و خێزانێکی سروشتی مناڵێکی پێداویستی تایبەتی هەبێت ئەگەر معاناتێکی هەبێ ئەم خێزانانەی کە مناڵی ئۆتیزمیان هەیە معاناتیان سێقات و چوارقات و ئەتوانە بڵێم دەقات لە مناڵی سروشت لە مناڵی خاوەن پێداویستی تر زیاترێکە. لێرە فێری چۆنێتی قسەکردن و ئاخاوتن دەکرێن لە ڕێگەی شێوازی تایبەتی وانەگوتنەوە و ئامێری جیاواز تا بتوانن بە قسەیان بێن و لەم گرفتە ڕزگاریان بکەن.
یعنی کارەکەیان زۆر قورسە بەڕاستی هەمووشیان دڵسۆزن بە مناڵانە ئێمە بەردەوام مراقەبەیانەکەین چاودێریانەکەین کە وەکو مناڵی خۆیان سەیران ئەکەن زۆر جاریانی کە لیان وردەبییتەوانێ مناڵەکە بەدەستیەوەتی حتا مناڵەکان وایان لێ تۆ هۆگریان بوون هۆگری ئەو بڵێن ئەو ڕاهێنەرە بووە کە یەت بەرامبەری وەکو شتێڕە ئەکات و باوەشی پێ ئەکات و ئەمەش یعنی مانای وایە ئەو مناڵە ڕاهاتوە لەگەڵ خۆتۆ مناڵی کە ئاسایی لەگەڵ جیایەکەی تۆ لە دایک و باوکی ئەیبیتە حەزانە یاخودەی بێتە باخچە هەتا ڕایە پێ ئەچێ من ئەوە ئەبینم یعنی ئەمە جێگەیەکی دڵخۆشکەرە بۆ ڕاستی یعنی کە ئەم مناڵە بەو شێوەی هۆگر بێت بۆ ئەم ڕاهێنەرەی کاتی زوو دەخرێنە بەڕاهێنان گۆڕانکاری باشیان بەسەردێت و هەم لە قسەکردن هەم لە پەیوەندی کۆمەڵایەتی و هەم لە ڕەفتار و جوڵاو بە زۆر زیرەک دەبن و کەسی لێ هاتوویان لێ دروست دەبێت ئەو ڕایەنەرانە هەوڵ دەدەن هاوکاری و دایکانە بن کە منداڵی ئۆتیزمیان هەیە و بەدەست ئازار و ناڵی ئەم دەردە دەناڵێنن ئاستی زۆر تەشەدودمان هەیە ئەم ئاستا کە مەترسیدارە بەڕاستی لە چینی ئەخیرەتی کە تەشەدودی پێوترێت ئەم ئاستا ڕاستی هەندێک جار گاز ئەگرن هەندێک جار تف ئەکەن هەندێک جار مەسەلەن پیاتە ئەکێشن هێزێکی خاڵقیشیان هەیە سەری خۆیان ئەکێشن بە دیوارە سەری خۆیان ئێن بە پەنجەرەیە ئەکێشن بە مناڵەکانی بەردەمیانە یان ئەو خۆیان ئەکێشن بە عەرزە ئەو ڕاهێنەرە زۆر 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 بە وریایی مامەڵەیان لەگەڵەکات لە دیاریان ئەوەستێ غەڵەتەکانیان بۆ ڕاستەکاتەوانێ ئەمەش لە پێناوی جارێکی تر ڕاهێنانەوەی مناڵ بە چواردەور و بە سروش دەکەین. ئەو منداڵانە گیرۆدە دەبن و کەمتر قسە دەکەن و ئاستی تێگەیشتنیان کەمترە بەم هۆیەش تێگەیشتن و ڕەفتار لەگەڵیان زەحمەت دەبێت و ئارامی زۆری پێویستە کاتی دەوێت تا پەروەردەیان بکەن ئەمانە زۆر هەستیارن وەک منداڵی ترنین حەز بە یاری ناکەن و زیاد لە پێویست هەستیارن بەرامبەر بەدەنگ هاوکات حەز بە وەرزش ناکەن و پێکەنین و گریانیشیان لە ناکاوە و پێویستیان با چاودێری زۆر وەرد و چڕ هەیە لە ڕێگەیەم سنتەرە و لەلایەنەوە ڕاهێنەرانە ناهێڵن بۆنی منداڵێکی ئۆتیزم ببێتە خاڵی لاوازیان شەرمکردنی خێزانەکان چونکە ئەوان جوانترین دیاری سروشتن هەوڵ دەدەن خۆڕاگر بن و بەهێز و خاوەن ئیرادە بن ڕایان دەهێنن کە دەستی منداڵەکانیان بگرن و ڕزگاریان کەن لە جیهانی گۆشەگیری ئەوەی لە توانای بەڕێوەبەراتەکەی ئێمە بێ بتوانێت پاڵپشتی ئەم ستافە ئەکا ئەم سنتەرە ئەکا بە هەموو شێوەیەک چونکە بەڕاستی وەکوتم هەموو ئەمانە سەربازیونن پێویستیان ئەوەی لە توانای ئێمە بابێ ئێمە دەرەخی ناکەین و هاوکاریان ئەبین. ئەمە دیاری بەرنامەی سەربازی ونا لە کەناڵی کوردستان 24 پێشکەشە بە ستافی سنتەری ئۆتیزم بۆ ئەو خزمەتەی کە پێشکەشی بە مناڵانی نەخۆشی ئۆتیزمیان کردووە هیوای سەرکەوتنیان بۆ ئەخوازم و بەردەوامیان.